حەمزە لە سەیسایق پرسیارەوە کاڵێ جاری وایە لە گەڕەچێک یا لە شوێنێک مامۆساکە درەنگ تەراویح تەواوەکە دروستە بچم بۆ شوێنی تر بە ڕێزەکانم بە شێوەیەکی گشتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمێ یوصلی ئەحەدوکم فی المەسجد الذی یلیه ئەفەرمی ئەوەی موسڵمان هەوڵدەن لەو مزگەوتەیان نوێژکەن کە لە گەڕەکی خۆتانە جگە لە جومعان ولەما فەرموون ئەمە جومعاتێ ئیسیتنایە لەبەر تا بۆم بکرێ من لە مزگەوتی گەڕەکی خۆمان نوێژەکەم مەگەر مەسلەحەتێ هەبێ بۆ منە ئەو مزگەوتە نوێژەکەی دروست نەبێ یا نوێژەکەی زۆر خێرا بێ یا مەسەلەن من ئیشێکم هەیە و ئەو زۆری پێچێ ئیشێکی زەرورت هەیە لە دوکانێکی شوێنێکی ئەچی بۆ مزگەوتێکی تر زوورتر تەواو بێ بەمەرجێ نوێژەکەی نەمراندووە بەڕێزەکەم نوێژی پەلەپەل قبول نییە و دڵنیابنەوە لەبەرەوە یعنی زۆر جار تەجربەمان کردووە جاری وا لەو مزگەوتە زۆری پێچێ لەگەڵ مزگەوتەکەی ترا 5 دقەی فەرق بووە هەر بایر ڕێگاکە بووە تا بۆ تەکرێت لە مزگەوتی گەڕەکی خۆتان نوێژکە مەگەر عوزرێکت هەبێ ئەتوانی بچی بۆ مزگەوتەکەی تر و دواتر تەراویح سونەتە ئەگەر ئیشێ شتێکتە بۆ توانی بیتەوە لە ماڵ بۆ خۆت بیکەی بەڵام تا بۆ تەکرێ ئینسانی موسڵمان تا بۆ یەکرێ کەم تەرخەم نەبێ لە تەراویحکردنە